بەڕێزان تکایە لە شوێنی خۆتان دانیشن بۆی دەست بە جێبەجێکردنی خاڵی دووەمی بەرنامەی کارەکەین. بەڕێزان بەڕێزان دەست بە جێبەجێکردنی بەرگەی دووەمی بەرنامەی کاری ئەمڕۆمانەکەین کە بریتیە لە خستنەڕووی بیرۆکەی بەڕێز دکتۆر گەلاوێژ عوبەید عوسمان پەیوەست بە دامەزراندی سەنتەری ڕاوێژکاری بۆ ماوەیی نیشتیمانی لەبەر زۆربوونی ڕێژەی منداڵانی ناکام و نەخۆشیە بۆ ماوەیەکان بە پێی حکمی خاڵی دووی بەرگەی یەکەم لە مادەی 49 پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئێستش داوا لە بەڕێزیانەکەین بفەرمێتە شوێنی دیاریکراو بە پێی پێڕەو لە ماوەی 10 دقیقەدا بابەتەکە و بیرۆکەکەی خۆی بخاتە ڕوو پابەندی ئەو بیرۆکە نووسراوە بێت کە پێشکەشی کردووە. فەرموو. مایکەکەت بەڕێز. فەرموو. فەرموو دکتۆرە. بەڵێ. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، بەڕێز دەستەی سەرۆکایەتی پەرلەمان، بەڕێزان ئەندامانی پەرلەمان، بە پێی پەیڕەوی ناوخۆ ئەمڕۆ بیرۆکەیەمان دەخەینە ڕوو. بیرۆکەی دامەزراندنی سەنتەری ڕاوێژکاری بۆ ماوەی نیشتیمانی لەبەر زۆربوونی ڕێژەی منداڵانی ناکام و نەخۆشیە بۆ ماوەیەکان. بەڕێزان ئەندامانی پەرلەمان، ئێمە ئەمڕۆ لەبەر دەم کێشەیەکی گشتی داین کە کێشەی گشتی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە. پێشەکی زۆر جار گوێمان لێ دەبێت کە خێزانێک منداڵێکی ناکامیان دەبێ و ڕاوێژ بە پزیشکەکەی دەکات دەڵێ لەوانەیە منداڵی داهاتوشتان ناکام دەربچێ. ئەمە و چەندین پرسیاری تر لامان گەڵاڵە دەبێ یەکسەر بۆچونمان بۆەوە دەچێت کە ئەم دوو هاوسەرە خزمی یەک بن. ئایا ئەم نەخۆشیە چۆن دەگوازرێتەوە؟ ئایا نەخۆشیە بۆ ماوەیەکان چییە؟ چۆنن و چ بەرپرسە لە گواستنەوەی ئەم نەخۆشیە بۆ ماوەیانە؟ بۆ جوابدانەوەی ئەمانە و زانینی نەخۆشیە بۆ ماوەیەکان پێویستە پێناسەیەکی نەخۆشیە بۆ ماوەیەکان بکەین. نەخۆشیە بۆ ماوەیەکان بریتیە لە ڕوودانی گواستنەوەی چەند نەخۆشیێکی بۆ ماوەیی کە بریتیە لە ڕوودانی خەلەلێک لە ڕێکخستنی بۆ هێلەکان. ئەو بۆ هێلانەواتە جینەکان دەکەونە سەر کرۆمۆسۆمەکان لە ناوچی خانە. زۆربەی ئەو ناکامیانە بەرپرسیارەتی ناگەڕێتەوە سەر بۆ هێلەکان، واتە هەمویان بۆ ماوەیە نین. چەندین جار لەوانەیە دایکەکە لە کاتی سکپڕی هۆکارێکی تر هەبێ، یان نەخۆش بکەوێتن، یان بەر تیشتی ئەکس بکەوێتن، ئەکسڕەی واتە، یان مادەیەکی کیمیایی بەکاربهێنێ. ئەمە هەموو کاریگەری دەبێتن لەسەر ناتەواوی و ناکامی جەستەی کۆرپەلەکەی. بۆیە ئەو بۆ هێلانە بە شێوەیەکی زۆر ئاڵۆز بەرپرسن لە گواستنەوەی سیفەتەکان لە نەوەیەکەوە بۆ نەوەیەکی تر. وە بەڵگەی زیندوشمان زۆرن بۆ ئەوانە. چەندین توێژینەوەمان کردێ لە ساڵانی 2004 و 2005 لە توێژینەوەکانمان دەرکەوت کە لە شاری هەولێر لە نەخۆشخانەی لەدایک بوون کردووانە. زۆربەی ڕێژەی منداڵە ناکامەکان کە توێژینەوەکمان کردووە لە ماوەی ساڵێک تقریباً ڕێژەی منداڵە ناکامەکان 69 منداڵ بووە لە 22487 منداڵی لەدایک بوو. زۆرترینیان ڕێژەی ناکامیەکەیان لە درکەپەتک بووە. ئەوەش ئەگەر بین لێکدانەوەیەکی بۆ بکەین دەبینن کەمی فۆلیک ئەسید لە پێکهاتەی کە دەچێتە پێکهاتەی دیێنەی کاریگەری دەبێتن لەسەر پێکهاتەی درکەپەتک. بۆیە ئەگەر هاتوو دایکەکە هۆشیارەکی هەبایان ئەو فۆلیک ئەسیدەی لە سێمانجی یەکەمی سکپڕی بەکار بهێنا لەوانەیە ئەو حالەتە ڕووی نەدابە. و هەروەها لە توێژینەوەیەکی تر کە ساڵی 2011 بڵاو بۆتەوە، لە 2010 تا 2011 داتای ساڵێکی ترمان خڕکردوێتەوە. ئەو ساڵە دەرکەوتەوە کە زۆرترین ڕێژەی کەم ئەندامی لە هایدرۆسیفالی بووە، واتە سەری منداڵەکە گەورە بووە و کەمێک ئاو لە سەری منداڵەکە کۆبۆتەوە. و چەندین داتای تریشمان هەیە، بەڵام ئەوەی کە
لێرە کاریگەری هەیە لەسەر دروستبوونی ئەو ناکامیە بەپێی توێژینەوەکان بۆمان دەرکەوتووە تەمەنی دایک و ڕەگەزیش کاریگەری هەیە لەسەر ناکامی منداڵەکە تەمەنی دایک بە تایبەتی لە بۆ ڕێژەی زۆربوونی منداڵانی منگۆلیزم کە داون سیندرۆمی پێ دەڵێن ئەگەر هاتو دایکەکە لە تەمەنی 35 ساڵی گەورەتر بوو ڕێژەی لە دایکبوونی منداڵانی منگۆلیزم زیاتر دەبێتن و چەند نمونەیەکی زیندومان هەیە لە بۆ ئەو منداڵە ناکامانە کە ئەو کاتێک کە توێژینەوەکە ئەوانە هەموو منداڵی ناکامن لە نەخۆشخانەی هەولێر بۆ خۆم وێنەیانم گرتووە ئەگەر بین تەمەشایان بکەین دەبینین ئەوانە چەند منداڵێکی ناکامن بەڕێزان لە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە ئێستا پرسیار دەکەین چێن ئەوانەی پێویستە ڕاوێژی بۆ ماوەیی بکەن ڕاوێژی بۆ ماوەیی ئەو ڕاوێژەیە کە پرس لە دکتۆرێکی شارەزای بۆ ماوە ماددە دەکرێتن ئایا بۆ ئەو کوڕ و کچانەی کە دەچنە هاوسەرگیری یەکێکیان یان لە خێزانی هەردووچیان منداڵی ناکام هەبێ یان جینێکی بۆ ماوەیی ناتەواو هەبێتن یان ئەو خێزانانەی کە خزمی یەکن و لە ڕەچەلەکیان لە ڕەچەلەکی بۆ ماوە ماددەیان جینێکی ناکام هەبێ وەکو تالاسیمیا ویان ئەوانەی کە زۆربەی ئەو ئافرەتانەی کە چەندین جار ڕوبەڕووی لە بارچوون دەبنەوە لە جارێک زیاتر پرسیار دەکەن ئایا هۆکارەکە بۆ ماوەیە لە پشت ئەمە یان نا ئەمە ئەو سنتەرە جوابی ئەو هەموو پرسیارە دەداتەوە ئەگەر بین ئێمە ئامانجەکانی بخەینە ڕوو ئامانجەکانی ئەم سنتەرە چییە؟ پشکنینی پێشوەختە بۆ کۆرپەلە بۆ ئەوەی بزانین ئایا هەڵگری جینێکی ناتەواوە ئایا جەستەی تەواوە ئایا جەستەی تەواو نییە دووەم لەم ساڵانەی دوایی ڕێژەی شێرپەنجە زۆر بووە دەتوانین لە ڕێگەی ئەم سنتەرەوە تۆڕێکی نیشتیمانی ڕابگەیەنین هەڵمەتێکی نیشتیمانی ڕابگەیەنین بۆ پشکنینی پێشوەختەی شێرپەنجەی مەمک سێم پرۆگرامی نیشتیمانی تێر و تەسەل دابنێن بۆ خۆپاراستن لە نەخۆشیە بۆ ماوەیەکان بە هاوکاری وەزارەتی تەندروستی بۆ پشکنینی پزیشکی ناچاری پێش هاوسەرگیری ئەوانەی کە دەچنە هاوسەرگیری ئێستا خۆشبەختانە سنتەرمان هەیە لە شارەکانی هەرێمی کوردستان بۆ پشکنینی پێش هاوسەرگیری بەڵام بەو پێویستیە نییە کە ئێمە دەمانەوێت بۆ پشکنینی ئەو نەخۆشیانە و ڕێگریەک دابنێ بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی تالاسیمیا ئینشاڵڵا لە راپۆرتێکی تێر و تەسەلیتردا هەموو داتای تالاسیمیا هەرێمی کوردستان دەخەینە ڕوو و دەزانین ساڵانە ڕێژەکانیان چەند دەبێتن چوارەم هەرچەندە تا ئێستا کاتێک گوێمان لە وشەی نەخۆشیە بۆ ماوەیەکان دەبێت یان ناکامی جەستە یەکسەر بیرمان بۆ هاوسەرگیری خزمان دەچێت زەواج ئەقارب کە ڕێژەی ڕوودانی تێکچوونی ماددە بۆ ماوەیەکان دوو هێندەیە ئەگەر بێت و بەراورد بکرێت بە هاوسەرگیریەک کە خزمی یەکتر نەبن و بە پشبەستن بە پشکنین بۆ نەخۆش و خێزانەکەی دەکرێت باری بۆ ماوە ماددەی بزانرێت و لە فایلێک تۆمار بکرێت ئەگەر بێت و پلاندا بدرێت بۆ زگپڕی نوێ سوود لەم داتایە وەربگیرێت و هەروەها کە گرنگترین بەش ئامانج بۆ دامەزراندنی ئەو سنتەرە بۆ ناسینەوەی تەرمی گۆڕە بە کۆمەڵەکان بە پشکنینی DNA و ناسینەوەی منداڵە ونبووەکان ئەویش بە پشکنینی DNA لەگەڵ خێزانەکانیان بەڕێزان ئەم سنتەرە لە چەند بەشێکی گرنگ پێک دێتن یەکەمیان تاقیگەی پشکنینی کرۆمۆسۆمی و نۆرینگەی بۆ ماوەیی و ڕاوێژکاری دووەمیان بەشی بۆ ماوەی گردی کە لەم بەشەدا DNA و ئەو بازدانانەی کە لە DNA ڕوودەداتن پشکنینی بۆ دەکرێت بەشی بۆ ماوەی کیمیای گیانی واتە بایۆکیمستری لەم بەشەدا چەند نەخۆشیێکمان هەیە بە ئەوەی فەسلەجەی ئینسانەوە وەکو فینایل کیتۆنیۆریا بەول ڕەش بەول ئەسود ئەگەر هاتوو لە سەرەتای کۆرپەلە تەشخیص کرا ئەوە کۆرپەلەکە تووشی تەخەلف عەقلی نابێتن دەتوانین ئەو پرۆتینەی پێ نەدرێتن کە لەو کاتەدا دەیخواتن منداڵەکە لە شیرە پێکاتەکەی دەبیتن و تاقیگەی بۆ ماوەی خانە و پشکنین لێرەشدا پشکنین بۆ خانە دەکرێتن و باری بۆ ماوە ماددەی دەزانرێن
بەڕێزان لە بۆ ئەم کێشە گەورەی کە خێزانانی کوردستان پێوەی دەناڵێن و منداڵی ناکامیان هەیە ئەو خێزانەی کە منداڵێکی ناکامی نەبێت ئەگەر چڕێکێت و یەک دقت ماوە چارەسەرەکان بۆی بتوانین چارەسەرێک بۆم کێشانە دابنین پێویستمان بە دامەزراندنی سنتەرێکی بۆ ماوەی نیشتیمانی دەبێت بۆ دامەزراندنی ئەم سنتەرە دەتوانین سود لە ئەزمموی وڵاتان وەربگرین و دوای دامەزراندنی سنتەرێکی لەم شێوەیە دەتوانرێت خولی ڕاهێنان بکرێتەوە کۆمەڵێک لە ستافی زۆر باش پێ بگەێنین بۆ کۆمەلگا ئەم خێزانانەی نەخۆشی بۆ ماوەیان هەیە لە ڕێگای ئەم سنتەرە شارەزا دەبن و زانیاری وەردەگرن سەبارەت بە نەخۆشیە بۆ ماوەیەکان و چۆنیەتی ڕێگرتن لەم نەخۆشیانە و کەمکردنەوەی ڕێژەی جینە بەزێوەکان هەروەها لە ڕێگای ئەم سنتەرەوە دەتوانین هۆشیارکردنەوەی تاک و خێزان و ئەوانەی لە مەترسیدان بۆ گواستنەوەی بۆ هێلە ناتەواوەکان بیخەینە ڕوو بۆیە دامەزراندنی ئەم سنتەرە زۆر گرینگە دەبێتە یەکەم سنتەر لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق و هەروەها لە داهاتوو ئێمە ئەوە وەکو پێشنیازی یاسا پێشکەشی پەرلەمانی کوردستان دەکەین و هیوادارم هەموو پەرلەمانتاران پاڵپشت بن و هاوکار بن بۆ ئەوەی ئەم پرۆژە پێشنیازی یاسایە جێبەجێ بکەین زۆر سوپاس زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە گەلاوێش بەڕێزان بەر لەوەی کۆتایی بە دانیشتەکە بێنین لێرەوە جارێکتر پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی سەرجەمە و قوربانیانەکەین کە لە دەریای ئیجە گیانیان لەدەستداوە ئێستاش کۆتایی بە دانیشتنی ئەمڕۆمان دێنین دانیشتنی ژمارە 16 ئاسایی وەرزی دووەمی ساڵی یەکەمی خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان وەرسەرکەوتوو بن